لە هەولێر بەس باڵی مریشێک نافرۆشرێ بەڵکو باڵی تەیارە یاخود فڕۆکە دەفرۆشرێ و ئالەم گەراجەدا فرۆشراوە. جگە لەمەش ئامێری ژماردنی پارە و تای شۆفەڵ و هەروەها پرێنتەر و کەلوپەلەکانی تر لەم شوێنە دەست دەکەوێت. وەستا مستەفا ئەگەر بفەرموویتە ئێرە سوپاست دەکەم باسی زۆر سپاس باسی بابەتی باڵی تیارەکەم بۆ بکە لەگەڵ کەلوپەلی کۆنە کڕینەوە کڕیتانەوە. بەڵێ سەرەتا بەخێر بێن. ئەشیایی ئێرە بای دەرێن بازاری کۆنە فرۆشان ئەو باڵە تیارەش لەگەر ئەشیان هاتیە سکراپ نازمان بۆ سکراپ ئەشیا زۆر لێرە هەم شت بەدەست دەکەی چی دەوێ بەدەست دەکەی ئەو کە نرخیشی زۆر هەرزانە کە دەچی لە شەریکان دەکڕی بە نیوە نرخی لێرە دەیکڕی کە لە بۆ نمونە لە شەریکان بە 50 وەرەقە لێرە بە 25 وەرەقە دەیکڕی کە شتێک بە 10 وەرەقەی بە 2 وەرەقە دەیکڕی بۆ نمونە تای شۆفڵ و ئەنواع تایە لە جیان 25 وەرەقە و 20 وەرەقەی لێرە 2 وەرەقە چەندی بارەکەی بارکە دانێ بە 2 وەرەقە. باشە وەستا گیان ئەو کەلوپەلانە تا چەند گرنتی کارکردنی هەیە؟ والله ئەنواعی تێدایە تا 180 مانەیە کار دەکات تا 185 مانەیە 800 کار دەکات بە شەر دەیفرۆشین هەشە بە خۆڵ و زبر دەیفرۆشین دەڵێن ئیش ناکە کابرا بۆ خۆی دەیوێت چای دەکە و مەکانی گەورەیە و گچکی هەموو نەوە زۆر شتێکمان لایە. بابەتی باڵی تیارەکە چ کەسێک مشتری ئەو بابەتە بوو؟ وڵا ئەمە نردمان بۆ تەفنیشی چکە ئەو تیارە دیارە خەڵی هەبوو شتی هەبوو و تەفنیش کرایە و ئەمەش چوونە بە لە شەریکان کڕیتمانەوە و تەفنیشمان کردەوە و دامانە سکرابی نردمان لۆ ئاسنی. ئەم بازاڕانە بە چ شوێنێک ناسراون؟ ئەم بازارە پشت سەیتەرەی مامزاوە جادەی مەغمورە بەو ناسراوە سەیتەرەی کۆنی مامزاوە مەغمور. کاگۆران سلااوت لێ بێ باسی ئەو کەلوپەلانی ئێرەم بۆ بکەم. والله يكوانا كلوبل وسكراب وآسن وبوري وشيلمان ومكاينات شوفر الرافعة هرتي كلوبلك بيبي هي لكن ما دزقوي شيما لمزايدة حكومتي ذكرين لنا أمريكان ذكرين مزايدة لا جنوب لوماندي هرتي دريتي ده أو بارتان يجاكنا ميا كلا صناعي كابلات شو صعب كرينا بامبا كابا عفو ورقيا هاتي ما بعرفتها زنا جديني جاكي كجشة بدور غير صناعي ما بصدوا لا جديني تاشين دروز كان لبو آوي لبو مالان مثلا 5000 تري بس ورقة دروز كان أما بصد زرنا جفروشين إذا زور بابا ديا يعني بربع قيمة بازار جفروشين جي فقير أنا يعني جي وكسيا يعني بيه ناس سعرك بيه ناس بسينيو يقرأ عليك وانيو داشتي دباتن والله كاكي ما حفتي يقدو زاردينيرا 3 زاردينيرا دين عشاي راديسو وكو كلو بناي سلونو منا شو هذا اوا يا والله الا دكاندار كان لقرت جان ل 5000 كمترنيا اللي بس 6000 وب 4000 2000 6000 والله اشتوايتي دا لزيان دي قريبه 15000 اللي بخوي ب 10000 سبانا لكن كاغريباس ورك كاغريباس والله هم تشتي يكا وصد فرقي ماما جان قات هبوا شتێک ببیتەوە کار نەکاتن؟ والله بەشە دەی بە عقلی خۆی ئیش بکاتن ئەو شتی کار نەکەلۆ دەیبە لێرە لە خۆت شتەکە گرف تەواو تەماشایکە ئەو جەبیبە والله هەموو شتێکی کار دەکا هەر کەسێک لە ئیشی خۆی مەقسەد هەر شتێک بکردە پێویستی خۆی ئێستا مەسەلەن لۆ ئەوە لۆ دەو شتێکی ئەوە ئەوە سوور دەزانی کار دەکا ئەگەر نەزانی کار دەکە شکایە وایان نا بە 3000 والله لە دوکاندار لە 5000 کەمترنیە لە 4000 کەمترنیە وەرە لە کاغرێباز بەخوای تشتێ هەموو هەرزانە زۆر سەردانی ئێرە دەکەی؟ والله هەفتەی 2000 دینی ئێرە هەرە من ئێستا نەفەرم لەگەرە بەخوای هەفتەی 4-5 دێتە ئێرە بەزە من ساکرێنم هەر زۆر پێویستم بە ڕادیسە لێرە والله ڕادیزێ بە قوران بە 4000 کڕیە ئەلێرە بە 15-20 باشە فەرقی نییە فەرقی زۆری عن شتەکە کە دێتە ئێرە زۆر دەمێنێت و ینی دەگەڕی لە کەلوپەلەکان؟ والله ساعاتك ساعات پاش نێژی عەسر دێم لە مزگەفت بێمە دەرێ و بەڕێ دەکەوین لۆ ئێرە هەتا پێشمەلا چمان بە قسمەت بوو ئەوی بەکەلێک بوو دەیکڕین ئەوی بەکەل چ نەبوو وەزی دێدین